مەزادخانەی کەلارە شوێنێک بۆ ساختکردنەوەی کەلوپەلی دەستی دوو، هاوکات کۆمەڵێک خواردن و خواردنەوەی کوردەواریشی تیادا دەفرۆشرێت. خات و سایرە ڕۆستەمی تەمەن 63 ساڵ 4 ساڵە لەگەڵ هاوسەرەکەی لێرە کاری فرۆشیاری ئەکات و گلەیی لە بێبازاڕی هەیە. ئەتە بەرەبەرە لە کارگوی تێرە غەرازەکە تێرە ئەلێرە ئەیفرۆشین نۆ سەرخەزان لەسەرە 6 کچ و تێنە کوڕێکمانەیە گشتی کولێشی تەواو کردووە کولیان تەواو کرد لەسەر ئەمە ئەژێن 300,000 کرێخانە دەین خۆم نەخۆشی دڵمەیە شەکەرەمەیە ئەتر مانگی 150,000 بەش حەفەکەم ناکات. کڕیار و فرۆشیاری هەموو ناوچەکانی گەرمیان و خانەقین و ناوچەکانی دیالە و تەنانەت لە بەغداد و سلێمانیەوە لەم مەزادخانە کۆ دەبنەوە. هەر ئەمەیە بۆتە هۆکاری گەورەبوون و قەرەباڵغیەکەی. کۆنەفرۆشی باشە؟ وەڵی باش نەوەڵە باش نییە ئەوەی نوێی تێرنەوە ئەوەی نوێی تێرنەوە عەرەبێ بێت و قالیمانێ بچێنێ نەچێنێ چ شتێک ئەوەی. چەند ساڵە خەریکە میشی؟ من ئەمە مەزاد دانریا من 2 نەفەر بووینە یەکێکی ڕەزا یەکێکی من ئەی 2 نەفەرە بووین ئەیەدی ئەی باقی بوەستە ئەبوو مەزاد ئێمە من ئەوەڵ واحد بوومە ئەلێ شار خەڵس لە بەغاوەتێت لە مەنەلیوەتێت ساڵانە زۆرێ ئەرەوەڵا زەلام وایە زانی چۆنە ئەم چۆن بێژی جغارە تەرکە ناتوانێت ئەمە تەرک بکە ئەرماری هیوایەتی ئەم شوێنەسانە چتەرزانیاتە ئەم شتێکاتە ئاوە قەدیمانە سەمن جاروایە چتووە قەدیمانە تێرم خەڵک تێت ئەیسێنێت هەموو شوێن ئەم شتێکیاتە هەموو شتێک دەسەکەوێژە کوردەوارێگەژە سەرمار ئەمە ئاوەسانێ ئەرە وڵا سەرمار دەسەکەوێ لێرێ ئەم چیت گەرەک بێ وەڵی تر هەر لە گشت شارەکان وەتی لەکوێ گەرەکتەتە دەربەنە کەلارە ئیتر سلێمانیە ئەو خوارە تا جەلەولایە خانەقینە گشتی تێت لە گشت لایە کۆتێت. مەزادخانەی کەلار لە ئێوارەی پێنجشەممە تا دوانیوەڕۆی ڕۆژی هەینی دواتر بە قەرەباڵەخەی دەمێنێتەوە. ئەمەش کەشوهەوایەکی تایبەتی بەخشیوە بە گەرمیانیەکان بۆ ئەوەی بۆ تەماشاکردنی کەلوپەل و پێداویستەکانی نێو ئەو مەزادخانەیە سەردانی ئەو شوێنەیە بکەن. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.